ئێستانم سڵاوتان لەبێ هاتینەوە سەرباسی گۆرانی بۆ دەڕۆی خۆشەویستان چەند کۆمنتێک هاتۆتە بەرچاوم چ بۆ من چ بۆ برای عەزیزم کاک نەریمان عومەر گۆرانی بۆ دەڕۆی خۆشەویستان من ئاماژەم زۆر پێ کردووە بە چاوپێکەوتەکانیشمە گۆرانی بۆ دەڕۆی ڕاستە ئاوازی کاک نەریمانە من بە شانازیەوە گۆرانیم وتووە گۆرانی بۆ دەڕۆی کە هەڵم بژاردووە هەڵبەت لام پەسەند بووە ئاوازی برای عەزیز و خۆشەویستم کاک نەریمانە بەڵێ بەڵام من لە دانیشتنێکە زوو وتوومە ڕاستە من ئەو هۆنراوەیەم بەکار نێناوە کە کاک نەریمان وچێتی ئێستا بە سۆزی دڵبی ئاگای بەشتەوە ساڵانی 90 کە کاک نەریمان تۆماری کردووە بگرە ئەتا 2002 هەوادارێکی باشی لە خۆی کۆ کردبووە کە کاک نەریمان بە حکومی کە کوردستانی بەجێهێشت ڕووی کردە وڵاتی هۆڵەندا والحاصل نامێ سەرتان بێشێنم چەند گۆرانی بێژێک و چەند کەسێک ڕێزم هەیە بۆیان من کاک نەریمان برای منە نە لە من عەز دەبێت نە من نەو عەز دەبم لەبەرەوە لای خۆشی وتم و بۆشم داردووە من لەو خانەوادەی پەروەردە بم چای من ڕێزمانەیە ئەی بۆ برینانم دەرمانی دەلەنجێ گەلە جوانی چەند ساڵە لە دوێ بووم بەژێتی و سەرگەردانی ئەدەڵی بڵاوە نەوشەی تەباخی بولبولانی جەنقاسی دەمڕات بار داوەشقەم پێگانی چۆن دەبێ بە یەکجاری حاصڵکەی پەشیمانی چۆن دەبێ بە یەکجاری حاصڵکەی پەشیمانی بۆ دەڕۆی دەڕۆی دوو بە جەمدێڵی بە بیماری دەمێڵی بەناشتری هەمڕۆز بەردەی دڵێم دەکێڵی خوددا لێت بۆ بۆڵ ناکاتەوە لابم لە خێڵی